کەمی خزمەتگوزاری و هەوڵدان بۆ دەستپێکردنەوەی تعریب و لە بردننی بەرپرسانی کورد لە پۆستە ئیدارەکان دانیشتوانی خانەقینی تووڕە و نیگەران کرد. ئەوان بۆ گەیاندنی داواکاریەکانیان خۆپیشاندانی ناڕەزاییان ڕێخست و لە فلکەی کرندی لە ژێراڵای کوردستان یەکەڵوێست وەستان و وتیان خانەقین ستەم قبول ناکات. هیچ شێوەیەک ناکەین قبول تعریب نایڵێت تعریب لە ڕووی لەم شارە تۆزە دەست پێ کردووە خانەقینەکان چۆن ڕوبەڕوویە و تعریب وەڵی تر ئێمە تعریبێن بە مزاهرەوێ بە هەرچی بێ بە کوردایەتی بێبین ئیمە هاتیمە ڕە خانەقین هاتیمنا شار خۆمانە شار کوردایەتیە چیە زڵم لە خانەقینەکان کەس ناتوانێت زڵم لە ئیمە بکەیت هاتنە سەر شەقامیەوە ئەمڕۆ بۆ چییە زیاتر داوای چیەکەن ئیمە داوای حەق خۆمان کەین حەقەکانتان حەقمانەوە سە حڕیەتی خۆمان توامێن لە خانەقین خانەقین هەمیش کریایە بە هەموو شێوەیەک لە لاینی لادیەگەمان 45 لادیەمان چۆڵ کریایە تعریب کریایە دێهاتمان فەلاحمان ئەرزوو ئاویان زەفت کریایە وەرەقەیەکی مزەیەف تاپۆی ئەی زەمانە بۆیان کریایە دایرەمان تەعینات خەدەمات بە هیچ شێوەیەک نییە لە خانەقین بە هیچ شێوەیەکە قرتاسەیەک بۆ دائیرەیەک نایەن پرۆژەیەک بۆ خانەقین نایەن. یەکێتی لەسەر ئاستی باڵای حزبی ناوچەکە و نوێنەرەکانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هاوشانی خەڵکی شارەکە هاتنە دەنگ و دەڵێن ئەو دۆخە قبول ناکەین. کە پەیوەندی بە ئاوە هەیە ئەوەی کە پەیوەندی بە کارەباوە هەیە ئەوەی کە پەیوەندی بۆ ئیمکانەتە گەورەیە هەیە کەیت بۆ پارێزگاکە خانەقینی بە تەواوی لێ بەشکراوە بۆیە لە ڕاستیە ئەمە نیگەرانی خەڵکی شارەکەی و نیگەرانی ئێمەشە و ئەمڕۆژ لەگەڵ خەڵکی شارەکە بەشداریمان کرد بە ئومێدی ئەوەی کە بەغدا بەزووی بە دەنگ بێت بۆی کە ئەم جۆرە ناڕەزایەتیانە سەر نەکێشێ بۆ شتی ناخۆش. ئێمە ناڵێن حکوومەت هیچی نەکردووە بە خانەقین بەڵام بەقەت پێویست نەبووە ئەوەی کە کراوە بۆ خانەقین ئێستاش لەم ماوەی ئەخیرە ئەبینین یعنی ئەوانەی کە لێرە وەستاون ئەمڕۆ تەنها لەوانەیە زۆرینە کوردەکانی خانەقین بن بەڵام عەرەبی خانەقینیمان لەگەڵایە تورکمانی خانەقینیمان لەگەڵایە لە هەموو تایف و مەزهبگیرەکان خانەقینمان لەگەڵان کە ئەو زڵمە کە لەم شارە ئەکرێت تاکو ئێستا بەداخەوە بەردەوامە ئێستا خەریکە ئیداری شارەکە بە ئەنواع ئیدارەکانی شارەکە ئەگۆڕێ هە لە شورتە و ئیدارە مەحەلیەکانە ئەگۆڕێ بە خەڵکێکی هاوردە لە دەرەوەی شاری خانەقین. خانەقین شاری پێکەوە ژیان و برایەتیە ساڵانێکی دوور و درێژە ئەمە دروشمی دانیشتوانەکەیەتی بەڵام لێرە و لەوێ هەوڵی تێکدان و شێواندنی ئەو برایەتێ دەدرێت و ڕێگری لەو هەنگاوەش لە ستۆی حکوومەتی عێراقە. شاخەوان محەممەد، کورتسات نیوز، خانەقین.